کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. وەک دەزانن کە جامی جیهانی نزیکە بێتەوە و بۆیە بەپێویستم زانی کە لەم ڤیدیۆدا باسی 10 وشە بکەین کە پەیوەندی بە وەرزش و بە تایبەتی تۆپی پێوە هەبێت. پێش ئەوەی وشەکان دەست پێ بکەین سبسکرایبی چانەڵەکەمان بکە ئەگەر سبسکرایبت نەکردووە و لایکی پێیجەکەمان بکە لە دیسکریپشنی ڤیدیۆکەدا لینکەکەی دانراوە و ئێستاش وشە یەکەمان دەست پێ ئەکەین و سەرەتا بابزانین بە جامی جیهانی ئەڵێن چی. World Cup. World واتە جیهان، Cup واتە جام یان کاس. World Cup واتە جامی جیهانی یان کاسی عالم. بۆ نمونە ئەتوانین بڵێین World Cup 2018 is in Russia. World Cup 2018 is in Russia. واتە جامی جیهانی 2018 لە رووسیایە. وەک بیرخستنەوەیەک ئەگەر بمانەوێت ساڵ بخوێنینەوە لە ئینگلیزیدا بۆ نمونە ئەگەر 2018 مان هەبێت ئەگەر بمانەوێت بە ئینگلیزی بڵین 2018 ئەڵێن 2018 2018 و بۆ نمونە ئەگەر بمانەوێت بڵین 2010 ئەڵێن 2010 واتە 2010 و Russia واتە رووسیا. یان ئەتوانین لە ڕستەیەکی ترا بڵین Who do you think will win this World Cup? Who do you think will win this World Cup? واتە کێ ئەم جامی جیهانی ئەباتەوە یاخود بەڕای تۆ کێ ئەم جامی جیهانی ئەباتەوە. Win واتە دەیباتەوە. وشەی دووەممان Football Soccer. Football Soccer. ئەم دوو وشەیە هەردووکیان بە مانای تۆپی پێدەن بەڵام لە لەهجەی ئەمریکیدا فوتبۆڵ یاریەکی ترە و ئەو تۆپی پێی کە خۆمان باسی ئەەکەین بە ئەمریکی پێوترێت soccer. هەروەکو لە ڕستەی یەکەمدا ئەڵێن In American accent یان In American English football is called soccer. In American English football is called soccer. واتە لە ئینگلیزی ئەمریکیدا بە تۆپی پێ ئەوترێت soccer. یان بۆ نمونە لە ڕستەیەکی ترە ئەڵێن We play soccer every week. یان We play football every week. واتە هەموو هەفتەیەک یاری تۆپی پێ ئەەکەین کە وەک لە ڕستەکەدا ئەیبینن ئەتوانین هەردوو وشەکە بەکاربێنین و هەمان واتایە بێت. وشەی سێیەممان Stadium. Stadium واتە یاریگا. بۆ نمونە ئەڵێن All the roads near the stadium are blocked. All the roads near the stadium are blocked. واتە هەموو ڕێگاکانی نزیکی یاریگاکە قفڵ کراوە. یان لە ڕستەیەکی ترا ئەڵێن The stadium is very crowded. The stadium is very crowded. واتە یاریگاکە زۆر قەرەباڵخە. یاریگاکە زۆر قەرەباڵخە. Crowd واتە قەرەباڵخی. Crowded واتە قەرەباڵخە. وشەی چوارەم Player. Player واتە یاریکەر یاریزان. بۆ نمونە توانین بڵێن Ronaldo is a soccer or football player. Ronaldo is a soccer or football player. واتە ڕۆناڵدۆ یاریزانێکی تۆپی پێ. Player واتە یاریزان. وشەی پێنجەممان Goalkeeper. Goalkeeper واتە گۆڵچی. Goalkeeper واتە گۆڵچی. بۆ نمونە لە ڕستەی یەکەمماندا ئەڵێن The goalkeeper made a great save. The goalkeeper made a great save. واتە گۆڵچیەکە پاراستنێکی جوانی ئەنجامدا. Save بە مانای پاراستن دێت یاخود ڕزگارکردن کە مەبەست لەوەیە کە بۆ نمونە یاریزانێک شوتێک بۆ گۆڵ لێیات کە گۆڵچیەکە ئەیگرێت پێوترێت save. نازانم بە کوردی ئەوە پێ ئەوترێکی بەڵام ئەو حاڵەتە پێوترێت save. یان لە ڕستەیەکی تردا ئەتوانین بڵێن The goalkeeper could not stop the ball. The goalkeeper could not stop the ball. واتە گۆڵچیەکە نەیتوانی تۆپەکە ڕاگرێت یاخود تۆپەکە بوەستێنێت. ئیتر لەوانەیە گۆڵ بوو بێ یان تۆپەکە ڕۆشت بێتە دەرەوە یاریگا بەڵام نەیتوانیەوە بیگرێت. وشەی شەشەممان Referee. Referee واتە حەکەم یان ناوبژیوان. بۆ نمونە ئەتوانین بڵێن The referee blows the final whistle. The referee blows the final whistle. واتە ناوبژیوانەکە فیکەی کۆتایی لێ دەدات.
ناوبژیوانەکە فیکەی کۆتایی لێدەدات. whistle واتە فیکە کە بەم شێوازە ئەخوێنرێتەوە ئەو وشەیە whistle. ڕستەی دواترمان ئەڵێن the team lost the game because the referee was biased. The team lost the game because the referee was biased. واتە تیمەکە یاریەکەیان دۆڕاند لەبەرەوەی ناوبژیوانەکە لایەنگر بوو. The team lost the game تیمەکە یاریەکەیان دۆڕاند because لەبەر ئەوەی the referee ناوبژیوانەکە was biased لایەنگر بوو. biased واتە لایەنگر یان کەسێک کە بۆ نمونە هەڵە و کەم و کوڕیەکانی ئەو کەسانە بپۆشێت کە پشگیریان دەکات. وشەی دواترمان فان دوو مانای هەیە. مانای یەکەمیان بە واتای پانکە دێت کە ئێمە هیچ پێویستمان پێی نییە لەبەروی وشەکانمان پەیوەندی بە وەرزشەوە هەیە و ماناکەی تری بە مانای هاندەر دێت. فان واتە پانکە و هاندەر. بۆ نمونە ئەتوانین بڵین Real Madrid fans were celebrating after winning the league. Real Madrid fans were celebrating after winning the league. واتە هاندەرەکانی Real Madrid fans هاندەرەکانی Real Madrid ئاهەنگیان دەگێڕا were celebrating ئاهەنگیان دەگێڕا after winning the league دوای بردنەوەی خولەکە. league بە مانای خول دێت. وشەی دواتر match بە مانای یاری دێت. بۆ نمونە ئەتوانین بڵین The fans celebrate when their team wins a match. The fans celebrate when their team wins a match. واتە هاندەرەکان ئاهەنگ دەگێڕن کاتێک کە تیمەکەیان یاریەک ئەبەنەوە. match بە مانای یاری دێت. وشەی نۆیەمان coach بە مانای ڕاهێنەر یان مدەڕیب دێت. بۆ نمونە توانین بڵین All the players blamed the coach after losing the game. All the players blamed the coach after losing the game. واتە هەموو یاریزانەکان all the players هەموو یاریزانەکان blamed the coach واتە سەرزەنشتی ڕاهێنەرەکەیان ئەکرد. blamed the coach سەرزەنشتی ڕاهێنەرەکەیان ئەکرد after losing the game دوای دۆڕاندنی یاریەکە. blame واتە سەرزەنشتی دەکات. وشەی کۆتاییمان injured واتە پێکان یان پێکانی توش دەبێت یان مصاب دەبێت. بۆ نمونە لەم ڕستەیەدا ئەڵێن Mohamed Salah got injured while playing against Real Madrid. Mohamed Salah got injured while playing against Real Madrid. واتە محەممەد سەلاح تووشی پێکان بوو لە کاتی یاریکردن لە دژی ڕیال مەدرید. Mohamed Salah got injured while playing against Real Madrid. یان لە ڕستەیەکی تردا ئەڵێن He cannot play next match because of his injury. He cannot play the next match because of his injury. واتە ناتوانێت لە یاری داهاتوو یاری بکات because of his injury بەهۆی پێکانەکەیەوە یان بەهۆی مصابیەکەیەوە. ئێستاش بۆەوەی کە بزانین چەند کەس لە وشەکان تێگەشتووە ڕستەیەکم بۆ ئامادەکردون کە دوو بۆشایی تێدایە و دەتوانن بە دوو لەم دەوشەی باسمان کرد پڕی بکەنەوە. ڕستەکەمان ئەمەیە The بۆشایی gives a red card to the بۆشایی. The بۆشایی gives a red card to the بۆشایی. لە کۆمنتدا دووشەکە بنووسن کە لەم دوو بۆشایەدا بەکارە هێنرێت و ئەگەر دەتوانن مانای ڕستەکەش بنووسن. بەم شێوازەش کۆتاییمان بە ڤیدۆی ئەمڕۆمان هێنا. ئەگەر سوودتان لێبینی لایکی بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر سوودتان لێوەرنەگرت دیزلایکێکی بکەن و پێمان بڵێن چۆن بتوانین ڤیدۆکانی داهاتوومان باشتر بکەین. تاوەکو ڤیدۆی داهاتوو خواتان لەگەڵ.